دوجار ڕۆژی 25 ئەیلول خەڵکی هەرێمی کوردستان و دانیشتوانی ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان بە دەنگی زۆرینەی بەڵێ بەشداری پرۆسەی ڕیفراندۆمیان کرد. دوای سەرخستنی پرۆسەکەش بە سەرکەوتووی کوردستان کەوتە قۆناغێکی نوێی سیاسی و ئابوووریەوە. وەک باسیش دەکرێت بە لە بەرچاوگرتنی قۆناغەکە سەرکردایەتی سیاسی کوردیش پێویستی بە گوتاری نوێ هەیە. خۆ ئەگەر بێت و بەدەمەوە هاتنێکی ئەوتۆ لە عێراقەوە نەبێت ئەوە پێویستەکە سەرکردایەتی سیاسی کورد بە هەموو وڵاتانی دنیا ڕای بگەێنێت کەەوە عێراقە بەدەمەوە نەهات و من پێم وایە یەکێک لە هەنگاوە باشەکان کە سەرکردایەتی سیاسی کورد تاوەکو ئێستا جەختی لەسەرکاتەوەیە دەرگای گفتوگۆ و دانوستان لەگەڵ عێراقەدا ناخە بە هیچ جۆرێک و ئەگەر عێراقیش دای بخات ئەو کاتە بەرپرسی چارەنووسی کۆتایی جیابوونەوە لە عێراق ئەوەی گرێتە ئەستۆ. لە هەمان کاتیشە پێویستە کات تیمێکی ئەکتیڤ ڕابگەیەنرێت لەگەڵ وڵاتە جلهێزەکانە قسە بکات کە ئەم خواستەکە خواستی هەموو گەلی کووردە بۆ سربەخۆی خواستێکە وەکو کارتێک لە بەردەستی ئێمایە ئومێد دەکەین بتوانین لەگەڵ عێراقا بە جۆرێک بژین کە حسابی هاوڵاتی دەرەجەیەکمان بۆ بکرێت کە تا ئێستا بۆمان نەکراوە. ڕیفراندۆم کۆدەنگی نیشتیمانی هێنایە ئاراوە بۆ بەردەوامیدان بەو کۆدەنگێش زمانی جیاواز و بەڵێنی جیاواز و کۆششی جیاوازیەوێ لەلایەک بۆ نەیارانی کورد و لەلایەکی ترەوە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بە جۆرێک ئاشتەوایی نیشتیمانی بێتە ئاراوە و دامەزراوەکان ڕێک بخرێت و پێشمەرگەش بە یەکگرتووی بکرێت بە هێزێکی نیشتیمانی. ڕاستیەکەی شەقامی عێراقی ئێستا پڕ بووە لە ڕق و کەراهیەت و لە ینی شەقامێکی حازرە بۆ تەقینەوە بەڕووی کووردا و هەروە تورکەکانی شەل لە ئەردۆگانەوە تا تورکێکی ئاسایی ڕاگەاندراوەکانیان زۆر ئاگرین و زۆر نەعەقڵانیە بۆیە دەبێ سەرکردایەتی سیاسی کورد لەم قۆناغەیە تەنیا بیر لە پاراستنی کورد لە قەوارەی کوردی و لە کوردستان بکاتەوە. دوای ریفراندۆمە سەرکەوتوەکەی هەرێمی کوردستان گرنگترین شت ئەوەیە کە سەرجەمدام و دەستگاکانی هەرێمی کوردستان بە دامەزراوەیی بکرێ بە دەستگای فەرمی بکرێ لە سەروی هەمووی شانەوە هێزی پێشمەرگەی کوردستان کە هێزێکی ماندوونە ناسی جێپەنجە دیارە. دوای ئەنجامدانی ڕیفراندۆم کورد چارەسەری کێشەکانی بەستەوە بە دەرەنجامی ئەو پرۆسەیەوە لەگەڵ حکوومەتی عێراقی لە ئەگەری هەڵوێست وەرگرتن و فشاری سیاسی و ئابووریش لەلایەن بەغداوە کورد ناچار دەبێ هەنگاوی خێراتر بنێت بۆ سەربەخۆیی. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.